گفتوگۆکین لەسەر نوێترین بەرهەمی یەکێک لە دەنگ و لە ئەو دەنگانی کە لە هەورامانەوە خزمەت بە گۆرانی موزیکی کوردیەکات هونەرمەند فەرمان هەورامی لە ئێستاە بەرهەمی لەیلا پێشکەش بە گوێگران و هەواجارانیەکات و ئێستا زۆر بەڕێز فەرمان هەورامی لە ستودیۆ کورسات مەگەزین میوانە کاک فەرمان زۆر بەخێر بێ سڵاو لێبێ. سڵاو لە کورساتی عەزیز. زۆر سوپاس بۆ تۆ. ئەڵێن ئەوانەی کە هەورامین هەمیشە بەرهەمەکانیان هەورامیە وەبزانم لەیلاش هەر بەو شێوەیە ئەم جارە. ئەی بینێ وەڵا تقریبەن بەشێکی هەورامانە بەشێکی ئەو منتوقەی شارە زوور و ناوە. شارە زوور ئەو ناوە. چۆنە بیر کردەوە بەرهەمێک بێ ئەو دوو ناوچەیە بێ؟ کات پێشتریش مەسەن بڕیار ماوە شتێکی وا بکەم بەڵام ڕۆژێکیان چوومەتەوە لەو ناوە دانیشتین لەگەڵک دوور برادەرە چاومانە خۆرە سوتفە بەرگوێم کە بەرامەکار نەکراوە وەکو کاری موزیکی مەسەن ناوە شتێکی لەو بابەتە تۆڵا هەڵم گرت تقریبا 4 ساڵ 5 ساڵە بێ دەمێکە بەڵێ قەرار وا بوو لەگەڵ برادێکی عەزیزمان بەیەکەوە بیکەن گۆرانی بێژێکی برادرم تر نەگونجا تاوای لێ هاو دوایی میکسم کرد لەگەڵم گۆرانەیە تر پێم شتێکی جوان بوو. ئەچۆن وشەکانت نووسیەوە یاخود هەر لە بیر چاو لە خەیاڵ تا بوو؟ بۆ خۆیان من کرد جۆم لە شتێکی ئاوا بە زۆر جار یەکسەر لە مۆبایلەکەمان ڕکۆردێکم شتێک تۆزێ شاز بێ باشە کەم وترا بێ تر دوایی ئیشی لەسەرەکەم و بەرزی و شتەکانی بۆ دانێم و بگومان بە تەواتی باس لە بەرهەمەکە کەین بەسە پێمان خۆشە لەگەڵ بینەرانە بەشێک لە بەرهەمەکە ببینین و دواتر گفتوگۆی تەواتی لەسەرەکەی فەرموو. فەرمان بەهار و نەورۆز هێنا هەرزوو پێش ئەوەی بەهار بێتەوە بەهار و نەورۆز هێنا بەم ڤیدیۆ کلیپە. بگومان ئاماژەت بە تێکستەکە کرد ئاوازەکە کێدایناوە بەرهەمەکە؟ ئاوازەکە هەردووکی فۆکلۆرە باشە ئەنی هەردووکی پێشتر وتراوە بەس دەیەکی زۆرە بیانی ئێستا نییە شعرەکە شێر فۆلک بوو ڕاستەکەی بەس تێدا بەشکردن و کاری موزیکی وەمانە بە شێوازێکی حەزم کرد لەم شێوە تاسا لەم شێوازە گۆرانیتم نەبوو بەم ستایلە حەزم کشتێکی ئاوا بکەم لەگەڵ چەناوڕێکی ئازیزمە لە ڕۆژهەڵاتی کوردستان قسەم کرد و کاکە جەوادی نیکویی و حسەین نیکویی دوو بران لەوێ کاری موزیک و میکس و مایسترینیان کردووە لێرەشەوە سوپاسی ماڵی موزیکە کەم ڕاستەکەی ئاوکارم بن بۆی دەنگەکە بنێنم چونکە جوازم بەسەر چوو نەمەتوانێ بڕۆم لەو دی و کاری دەنگەکە بخەمە سەر موزیکەکە. ئەتر وەکو کاری کلیپیش کاک ژیوار محەممەد زۆر سوپاسێکم لێرەوە بەڕاستی ئاوکارێکی زۆرزام هەورامانە هەورامە ئەم شوێنە بەکامی هەمووی پشتی زەڵم و ئەحماوە و خوڕماڵ و شتێکی ئەوە جوانی هەیە ئەنی گونا هاگەر بڵێم بۆ لەوێنێت کردویانی باوەڕەکەی شتێکە پێ بڵم ئیدیتمان کردبوو ئەجا سروشتەکەی خۆیاوە زۆر تەبێعیە ئیدیتمان کردبوو هەرچیمانە کرد سروشتەکە خۆی جوانتر بوو تا ئیدیتەکە شتێکی ینی زۆر زۆر تایبەت دەرچوو بەس ئەو ڕۆژە بەڕاستی هەموو هیلاک بوو 96 جێگا بەس ڤیدۆ کراوە پارچە پارچە 96 جێگا زۆر زۆر کلیپکردنیش قورسایی خۆی هەیە لەبەری کۆمەڵێک ئەرکی زۆری هەیە ئەم ستایلە بۆ تۆ نوێیە بەڵێ
چۆن بوو بڕیارەتدا ینی حەزت کرد بەم شێوەیە گۆرانی هەبێت بەرهەمت هەبێت یاخود گرنگ بوو بۆ ئێستای گوێگرەکانی تۆ وەڵا دەیتر کەسێکە گۆرانیە لە یا بڵێن و نەرمەندێکە ئێشتا ئێمە تۆزە مامانە بۆ و نەرمەندی باشە پێویستە تۆزە گۆڕانکاری لە خۆیان بکە ڕاستێکی من کات پێشتر و توم سوورە گوڵ و تۆزە سلۆ بوو شتەکانم باشە وتم با شتێکی ئاوا بکەین بۆم بەهارەی شەڵام قەدەر نەبێت شتی کەشمان حازرە شاد بۆ جەژنی قوربان ڕەنگە کاری کلیپوشتی تاو بکەینەوە کاتە بڵاوی بەگوێم لای بکێ بڵێ گرنگ بوو بێ ڤیدیۆ کلیپی بۆ بکرێت ئەم بەرهەمە وڵای تەسەوورەکەم خراپ نەبوو کلیپەکە بۆ بەهار چکە بێگومان بۆ ئەم سەردەما و لەوانێ بۆ هەوادارانی خۆش ئێستا ئەمە شتێکی زۆر تایبەت و جوانە بۆ بەهاریش هەر ڕەنگەکان سێرێکی هەستەکەی کە حەز لە سەیران و لە ئەو نەبەڕاستی ئەو منتیقەیە بچی ئەو گروپی هەڵپەرکێ گروپی ئەستێرەکان ینی شێوازی جلوبەرگوشتیان زۆر زۆر تایبەت بوو بۆ ڕۆژاگەر سێری بکەی ینی زۆر جیاوازە لە جلوبەرگێکی لە کاتێکی باشی شا ڤیدیۆ کلیپت کردووە نزیکی بەهارە دنیا سەوز بووە ئەوتر ماوەی تۆ شوێنە نامێنێت کەس نەڕۆ بۆ هەمووی زەر دەبێت باشە بابەتێکی گرنگ هەیە با لەگەڵ تۆ باسی بکەم ئەویش نمایشکردنی بەشێک لە ناوچە گەشتیارەکانی کوردستانە لە ڤیدیۆ کلیپەکانە لەوانەیە ئەم ڤیدیۆ کلیپەی تۆ تەنها کورد سێری نەکات لەوانەیە من سێرچی بابەتێک کەم زمانی کوردیش نەزانم گۆرانێکی فەرمان هەورامی بێت تا چەند گرنگە ناساندنی ئەم شوێنانە تا چەند ئێوە گرنگە ڕێگەیەک بن بۆ ناساندنی ئەم شوێنانە بەدەرەوە کاتێک ڤیدیۆ کلیپەکە چوونەتە ئەو شوێنانی کە ئەنی بەدڵمان بووە باوەڕەکەی زیاتر ئەوەی کە مەبەستمان بووە قەینامەس ئێمە مەتوانین لەو شوێنەیە کە کراوە هەمووی شەکە تەواو بکەین ڕاستە ئەگەر تۆزە تەرکیز خێنە سەر شتەکان زۆربەی شوێنەکانی تایە بەڵێ کەسمانتیا بۆ لەوێ تەکلیفمان لێ کردو شوێنەکەی بەکاربێنین بۆ کلیپ ینی ڕەزامەندی دەر نەبڕیەوە پێی خۆش نەبوو هەرچەند ئێمەوەی کە کردومانە تەنها ئەگەر ناڵم لێشەوە ئیشەکەمان نەرە کرد ینی بۆ ئەو بۆ ڕوویەکی جوانی و کوێ ئەوە پشتی ئەمە خوڕماڵە ئەمەیان چایخانەیەکە خۆم بووم بە چایسی لەوێ سەر و ئەوە پشتی خوڕماڵە لای زەڵم ئەو ناوە ئەمە پشتی زەڵمە پشتی خوڕماڵ پشتی خوڕماڵ ئەحمەداوە بەڵێ لەوانەیە بینەرەکان ماینتر لە مودە بەهارە و لە دوای مانگی ڕەمەزانەوە حەزکەم بچون بۆ سەیران بەبزان ئەو شوێنە خۆشانەکەیەکە ئەو شوێنە ئەمێنێ بەڵێ ئەوەڵا ئەو شوێنەی تر ئەمێنە جارێتە تقریبا مانگی دوو مانگێکی کە چونکە ئەکەوێتە نزیک ناوچە ئەو شوێنانەیە بەرە هەورامان ناتە ڕای لە هەڵەبجە جیاگرێت و بڵێن لە شارە زوورە و ناوەیە تۆزێت درەنگتر شوێنەکانی زەردە بن و سەوزایی نامێنێ ئەمەشە ڕێگەی هین بوو لای وەزەنێ کە بەرەو سەرەوە ڕێی بۆ بیارەوە ناوە کاتە شوێنەکانی ڤیدیۆ کلیپەکەمان بە بینەرەکانمانوت هەبەوە شوێنێکگرێتوانن ئەوانیش سەردانی بکەن بۆ ئەم بەرهەمە فۆلکلۆریانە بێگومان هەرجلی کوردی جوانە تا چەند نمایشکردنی بەشێک لە با بڵێم جلوبەرگی هەورامیش بوو جلوبەرگی کوردی و بەتایبەت ناوچێ هەورامان باوا بڵێم من ئەو ئازوو باڵەبانە ئەوەی کە نمایشانی ئەکتینی باڵەبانەکەگە خۆی ژەناری باڵەبان نیە تەبان لە ئێرانی شەکە کراوە باوەڕەکە لە هەنێ شوێنە فەرجیەکەی خۆمیاوە پێەوە پێڵەن کوڵاوال ئەوەی خۆمیاوە پێ لە بەرەوە دەرکەوە کە هەشتەکە فۆلکەشتێکی کوردەواری و جوانە زۆر زۆر تایبەت دەرەجە کە ئیشێ بکەی شاد بێت و مەسەلەن شێوازی جلوبەرگەکە و لەو شێوازە بێ کە ئی ناوچەکەی خۆتە تا چەند گرنگە هونەرمەندێکی بە بڵێم گەنج لاو کە تازە دەستکا بە گۆران ڕاستی ساڵانێکی زۆرە گۆرانی ئەڵێ بەڵام بەرهەمی خۆتت کەمترە سێ گۆرانی تەیە بەڵام لەگەڵ ئەوەشە تا چەند گرنگە بیرت لە شێوەزارە و ژێوەزار کردێتەوە بە بڵین هەم شێوەزاری بە بڵێم سۆرانی کە ناو شارە زۆر بەلا خۆت لەگەڵ هەورامیە تێکەڵت کردووە لە بەرهەمێکە من هەر پێم خۆش و مەسەلەن ئیش لە هەردوو ستایلەکەی بکەم هەرچەند پێشتر چاوپێکەوتمێک کەوتمە ڕەنگە نەتوانم بەڵام هەر ئێستا خۆم ئاوازی سۆرانمدا ناوە گەر دوای جەژن ینی پێش شادەکە بکرێ ئەوی کە مەسەلەن ئیشی تەجیلات و ستۆدیۆ و کلیپ وشتی بۆ بکرێ ڕەنگە ئەو پێشتر بڵاوکەمەوە بۆ هەموو کەسێکی چونکە من ئێستا ڕەنگە ساڵە دوو ساڵی کە تەنها ئەو منتیقانەی لای خۆمان ناوچین لای خۆمان بڵێن یا سلێمانی ئەوانە گوێگر بێ شتەکە بێت و زەفراوانتر کەی بە دنیای دەروی تۆزە بناسێنی ئەگەر بتوانی یا هیچ نەبێ بە ناوچەکانی مەسەلەن
جۆرە جیاوازەکانی زمانی خۆمان بڵێن زاراوەکانی خۆمان ئەوانیش ڕاست ئەوانیش لێو تێبگەن بەڵێ کەواتە لە ئێستاە گۆرانی لەیلا نوێچین بەرهەمی جەنابچاو و لە کارێکی نوێترای بۆ جژنی ڕەمەزانیان قوربان وڵا ئەویانم کردووە ئەوە دامناوە بەس تۆزێ کابراوتری تێچوەکەی زۆرە چونکە دراماتیکیە ینی ئەبێ ئەویجە شادەیان شێوازترا شادە بەڵام بەم ستایلە نا بە ستایلێکی کەیە ئەوی ژەر لێرە سواسیانەکە ماڵی موزیک هاوکارێکی تەواوم بوون کە هەم ڕیکۆردی خۆم و دەنگ و موزیک و هەموو شتێکیان ڕەنگە بڵێم ئەگەر شتێکی زۆر زۆر بەسیتیان لێوەرگرتومە ڕەنگە هیچیان لێوە نەگرتم ڕاستەکەی ئەوە هیچ شتێک نێتەوە مەسروفی بکەی لە شتێکی بەسیتە من لێرە سواسیانەکەم تر ڕەنگە ئەو تۆزە دواکە بە حکمەوەی کە تێچوەکەی زۆرە بێ بەشەڵام قەدەر نەبێ ئەویانمان هەردانا بۆ کەناڵی کورساتی عزیز چونکە کورسات تۆزێ جیاوازترە شێوازی پاراستنی فۆکلۆروشتی وەک هیچ شوێنێکە نیە ڕاستی بگومان کورسات ماڵی هەمووانە اینجا زۆر زۆر خۆشحاڵ بووم کاک فەرمان کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی حەزەکەم بە بەرهەمێکی بچووکی تۆ کۆتایی بە پرۆگرامەکە بێنمەم ئێوارەیە گەر بکرێ باشە ئەزانی ئێمە پرۆگرامی کورسات مەگەزینم پێشکەش کردن بە دوا بەریا خۆت بڵێم بە بەرهەمێکی هونەرمەند فەرمان هەورامی کۆتایی بە پرۆگرامی ئەمێواری کورسات مەگەزینێنین تەندروست باش بن و ماڵتان ئاوادان بێ خواتان لەگەڵ بە فەرموو کاک فەرمان فەرموو بەدڵی خۆت حەزە بەچی ئەوە بڵێ گۆرانی کۆپلێکی شادەڵێ فەرموو بە چەپڵەنەوەیان لەگەڵ لێ چەپڵۆر بۆ لێم باشە سەرچاو دەرمانی زامانی وەی دەردەکەی کاری می دەرمانی زامانی جا دەردەکەی کاری می هەم ڕازی ناڵی ئۆ شەوان بیداری می هەم ڕازی ناڵی جا شەوان بیداریم دەیخرتی باوانم باوانی باوانم خرتی باوانم باوانی باوانم مرحبایەکەوە سەردوو چاوانم سەردوو چاوانم سەردوو چاوانم دەستەکانە خۆش بێ